Kerim, duyduklarını unutacaksın. Baba neden unutayım? Haliça'nın geleceği... بەهۆی کاریگەری خراپی بەشێک لە ڕاگەیاندنەکان لەسەر کۆمەڵگای کوردی بەتایبەت لا پەخشکردنی درامای بیانی ڕێکخراوێکی مەدەنی کۆنفرانسێکی لەژێر ناونیشانی کەمکردنەوەی کاریگەریان نێگەتیڤەکانی سۆشیال میدیا و ڕاگەیاندن بۆ چین و توێژە جیاوازەکان ئەنجامدا. پارێزەرێک دەڵێت کاریگەری خراپی پەخشکردنی درامای بیانی لا هەندێک لا کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لێکترازان و تێکدانی شیرازەیی لا بەشێک لا خێزانەکاندا لێ کەوتووەتەوە. سوشال میدیا کاریگەری لەسەر تاک بە تاکی کۆمەلگا هەیە، کاریگەریەکانی زیاتر نەرێنین بەداخەوە. بەداخەوە هەندێک لە کەناڵە ڕاگەیاندەکان یاخود سوشال میدیا کاریگەری هەوە بۆتە هۆی یەکترازانی خێزانەکان بەهۆی ئەوەی کە زۆر جار لە ڕێگەی سوشال میدیاوە شتێک پەخش دەکرێت کە کاریگەری یەکسەر کاریگەری خراپی لەسەر ئەندامانی خێزانەکە دەبێت و دواتر کێشە ڕوودەدا و دەبێتە هۆی جیابوونەوەی. پسپۆرێکی یاساکانی بڵاوکردنەوەش دەڵێت کاتێک کە درامایەک یان بەرنمەیەک کاریگەری خراپی لەسەر کۆمەلگا دروست دەکات ئەو هەوڵاتی کە زیانی بەرکەوتووە یاخود داواکاری گشتی دەتوانن سکاڵا تۆمار بکەن. کاتێک کە بەرنمەیەک یا درامایە لە کەناڵێکەوە پێشکەش دەکرێت و کاریگەری خراپ لەسەر کۆمەڵگا دەکات هەندێک لایەن دەتوان سکاڵا تۆمارکەن. یەکێک لەوانە بریتێ لە حاڵاتێک کە زیانی بەرکەوت بێ یاخود ئەگە زیانی بە کۆمەلگا گیان بێ ئەبێ داواکاری گشتی سکاڵا تۆمارکە. بەداخۆ تاسە من نمونەیەکی ئەو تۆم نەبینیەوە لەسەر تۆمارکردنی سکاڵا، بەڵام لێرەوە هانی داواکاری گشتی و هانی سندیکای ڕۆژناموسان دەم هەر دۆبلاشکردنی هەر بەرنمەیەک لە زمانەکانی ترەوە بۆ زمانی کوردی ئەگەر کاریگەری خراپی لەسەر کۆمەلگا هەیە پێویستە سکاڵا تۆمارکەن. مامۆستایەکی ئاینیش جەخت لەوە دەکاتەوە کە پێویستە لەلایەن حکوومەتەوە چاودێری کەناڵەکانی ڕاگەیاندن بکرێت هەر بابەت و درامایەک کە زیانی بۆ کۆمەلگا هەبێت ڕێگری لە بڵاوکردنەوەی بکرێت. چاودێریکردنی میدیاکان و ڕاگەیاندنەکان کە هەر شتێک زیانی بۆ کۆمەلگا هەبێ نهێڵن بەڵاو بێتەوە و منعیکەن و چاودێری تونی لەسەر دابنێن کە نێڵن وە لە ڕێو کەسانی پۆسپۆر ناوەتەکە هەڵسەنگاندنی بۆ بکە ئەوجا بڵاو کرێتەوە. بەهۆی پێشکەوتنا تەکنەلۆژیاییەکانەوە میدیا لە زۆرێک لە وڵاتاندا هەژمونی خۆی سەپاندووە و کاریگەری گەورەی لەسەر ئاراستەکردنی خەڵک هەیە. پسپۆران دەڵێن ئەگەر میدیاکانی هەرێم بە شێوەیەکی نابەرپرسانە مامەڵا لا بڵاوکردنەوەی هەواڵ و دراما بیانیەکاندا بکەن کاریگەری مەترسیداریە لەسەر کۆمەڵگا دەبێت. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی پێیان.